سڵاوتان لێبێ هاوڕێیان، ئەم جارە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ چالاکوان مەکی ئامێدی کە یەکێک لە سکاڵاکەرە سەرشەکانی دادگای ئەمریکایە. ئەو سکاڵایی لە مێژووی 79 ساڵەی ماڵی مەسعود بارزانی بنەماڵەی مەلا مستەفا یەکەم جارە ئاڕاستەیان دەکرێت. شێوازی نوێیە لە ململانێکردن لەگەڵیاندا. لەم بارەوە زۆر شت و ژاوە و زۆر ناڕوونی هەبووە. لەبەر هەندێک ئێمە پێویستمانزانێ لەگەڵ بەڕێز مەکی ئامێدی یەکێک لە ستافی تەڤدا پرێس دیدار بکەین بۆ ئەوەی ئەو پرسیارانەی لای خەڵک و لای ئێمە هەیە ئاڕاستە بکەین. ئەو کاتت باش کاک مەکی. سەرچاوم کاک قادر، زۆر سوپاس. کاک مەکی، بیرۆکەی ئەو سکاڵایە چۆن دروست بوو؟ ئێوە چۆن کەتنە ناو ئەو پرۆسەیە؟ ئایا بەرنامە ڕێژی کرابوو یان بەڕێکەوتە؟ و چۆن ئەو هەموو خەڵکە سیاسەتمەدار و ڕاوێژکارانەی سەر و کۆمار و کەسایەتیانەی ڕۆژنامە نووسە بیانیانەی لە نمونەی وەکو مایکرۆبن و ئەو هەموو پارێزەرە خۆبەخشەتان دۆزیەوە؟ لە پێشەکیە ئەم بەرنامەیە دەبیتە وەک ئەرشیفێک بۆ ئەم سکاڵایە کە تومارمان کردووە لە ئەمریکا، و من تاک و ڕۆژی دادگا دەست پێ دەکا کەمترین لێدوان و کەمترین باس لەسەر ئەم بابەتە قسە دەکەم. ئەمە یەکەمین جارە بە کوردی، جارێک بە عەرەبیم کردووە، ئەمەش بە کوردیە. ئەو پەر یەک دوو جاری تر قسە لەسەر دەکەم و تەواو، چونکە زەرەر دەگەیەنیتە بەشی یاسایی بابەتەکەمان لە دادگا. بۆیە وەک ئەرشیف دەمێنێ و هەڵی دەگرین و هەندە قسە لێرە دەکەین، تکایە بینەرانش بە باشی گوێ لێ بگرن، نەوەک سبەینی قسەی تر بوترێ واتان وتووە وامان وتووە. ئیتر ئەمە دەبیتە شاهد حاڵێک بوو هەموو شتێک ئەگەر لە مستەقبەلە ڕۆیدا. هەڵبەت ئێمە وەک چالاکوانانی ئەوروپا و کوردستان یعنی دەست بدایەت بە ئێمان دەوت کە خەڵکی تر هەیە چاودێری لایفەکانی ئێوە دەکە، چاودێری بابەتەکانی ئێوە دەکە، چاودێری تەفدا دەکە. خۆدش ئەزاری کاقادە چەند جار بەتوش وتووە. من لە بدایەت لەوانە من ئەو شتە بە جدی وام نەگرت کە خەڵکی پسپۆری وڵاتانی تر بە تایبەتی وڵاتانی زلهێز چاودێری بابەتەکانی ئێمە دەکەن، تەرجمە دەکرێت. ئەمە بۆ هۆیەک کە لە کۆتایی ساڵی 2022 پەیوەندی بەمکرا لە ئەمریکاوە، پەیوەندی بەمکرا و من یەکەم جار دوودڵ بووم، نەمدەناسی نەمدەزانی کێنە چۆنە چوونیە. گفتوگۆیەک دروست بوو دانویست ببینن کە من بچمە ئەمریکا یان ئەوان بێنە بەرلین. هەڵبەت منیش وتم ئەبێ بتان ناسم کێنە و کێنین و ئیتر هینی خۆیان نات، یعنی بڵێن خۆیان تعریف کرد بە منەوە کێنە و وێبزایتەکانیان و ئیتر تا کۆتایی منیش بەدواچوونم کرد و زانیم کێنە. ئەوە بوو 2023 مانگی یەک هاتنە بەرلین و بە پێکەوە دانیشتین و زۆر شتمان باس کرد لەسەر ئەم کەیسە. وایان بوو من دیار کرد کە ئەوان زیاتر لە ساڵێکە لەسەر ئەم بابەتە ئیش دەکەن و کار دەکەن و گەیشتوونە مەرحەلەی زۆر و زۆر متابعەی دەنگی ئۆپۆزیسیۆنیان کردن لە کوردستان و دەرەوە و وەک سەرچاوە بۆ زۆر شتیان ینی بەدواچوونیان کردووە. ئەوە جێگە دڵخۆشی بوو. ئەوە بوو دانیشتنێکمان لە بەرلین کرد. هەڵبەت دانیشتنەکەش فەرمی بوو. من لێرە کە وڵاتی ئەڵمانیم حکومەتی ئێرە پۆلیسی ئێرەش بە ئاگادار کرد، وتم نەوەک شتێک ببێ کە من بە فەرمی لەگەڵ هەندێک کەسی ئەمریکی دانیشم لەسەر بابەتێکە. ئەوەش ئاگادارکردنەوە و دانیشتنەکە بوو. طبعا دوای من ئەوە بوو هاتنە لای جەنابەت کاک قادر، تووشیان بینی دوای چوونە لای کاک کەمالی جەمال موختار بەرپرسی کوردستان پۆست، ئەویشیان بینی و چوونە سویسڕەش کەسێکیان بینی و ئیتر لە ئەوروپا چەند کەسێکیان بینی. هەروەها پەیوەندیان لەگەڵ زۆر کەس کرا لە کوردستان. ئیتر لە مانگی یەکی 2023 مانگی یەکی 2023 تەواو دەستمان بە ئیش کرد و پەیوەندیمان بە قوربانیان کرد و
شتمان ئیزافە کرد تاکو 29 یەکی 2024 کە درا بە دادگای فێدرالی ئەمریکی. ئەو کەسانە کە ئیش دەکەن کە ئەوانەی لە ئەمریکان یەک ناومان ئاشکرا کردووە، ئەوانی تریش هەمان پلەی باڵایان هەبووە لە ناو حکومەتەکانی پێشووی ئێستای ئەمریکی. پڵی زۆر بەرزیان هەیە لە دادگا، هەموو ئەوانە دیار دەبن کە کێنە و کێنین. ناوی زۆر گەورەی تێدایە، بەڕاستی ناوی زۆر کاریگەری تێدایە. من سەفەری ئەمریکام کرد، چوومە ئەوێ، مەلەفەکە هەموویم بینی، ئەو دوکومنتانم بینی، بەڵام بووم نەبوو ئەو دوکومنتانە بێنم یان تەسویرکەم یان هەڵگرم. شتی زۆر گرنگم بینی، شتی زۆر زۆر گرنگم بینی کە بەڕاستی شۆک بووم. یعنی ئەم شتانە چۆن دەستیان کەوتووە، لەکوێیان هێناوە، یعنی شتی زۆر گرنگ بەڕاستی. ڤیدیۆم بینی، ڕوێنەم بینی، بەلگەی ساختە و تەزویرم بینی، حساباتی بانقم بینی، ئەوانم بینی. زانیم ئەمە دەبیتە کوتایی دەسەڵاتێکی گەندەڵی 33 ساڵ کە حکومڕانی کوردستان دەکە. قەناعەتم بوو پەیا بوو 100% ئەمە دەبیتە دادگایەکی زۆر گەورە. بەڵێ کاک مەکی، هۆی چییە؟ ینی ساڵ و نیوە کە بە خۆت وەکو بازەکە ساڵێک و 2-3 مانگە تۆ ئاگاداری و بەر لە توش بووە، هۆی چیە بەو نهێنیان کرد؟ ئێستا لە 30 مانگیان 29 مانگ تەقیەوە. یعنی ئەو هۆکارە چ بۆ ئەو پرۆسەتان شاردەوە بۆ ئەوەی خەڵک نەزانێتن، دەسەڵات نەزانێت لە کاتێکدا ئەگەر ڕابگەیەندرابە بەرمونە زۆر بەڵگەی کەش پەیدا دەبێت وەکو ئێستا. قادر شتەکە زۆر نهێنی بوو. ئەوان لە بیداتە ویستیانە شتەکە بە نهێنی ڕاگرن، یعنی نانویستوە کە بڵاو بێتەوە کە خەڵک بزانێت تا بیشتە مەلەفەکە تەسلیمی دادگا بکرێت. ئەوەش بۆ ئەوە بوو پاراستنی ئەو نهێنیانە، پاراستنی کارەکە. ئێمە حەزەکەم ئەوە بڵێم، دەزانین خەڵکێکی زۆر هەیە دەیەوێت سکاڵا بکە. ئێمە لە لاپەڕەی یەکەم ئەگە سەیریکەن کە ئەوانەی سکاڵایان کردووە 3 کەسن. کیانێکە، ئەو کیانە ناوی ڕێکخراوی قوربانیانی کوردستانە، ڕێکخراوێکە. دوام کەس بەندە، من ناوی منی تێدایە. سێم کەس ناوی نەدیار جۆن دۆس، لە یەکەوە دەست پێ دەکات تا 5000. یعنی ئێمە ئەوە بوومان داناوە کە ئێمە سکاڵەکەماندا دادگا، خەڵکی تریش دەتوانێت ببیتە بەشێک لەم سکاڵایە، بابەتەکانی خۆیان بێنن، پێشکەشی ئێمە بکەن و ببنە بەشێک، هەر کەسێک بێوێ. هەرچەندە ئێمە لە ناو دادگا دیارە ئێمە مجموعه قوربانی خصمانە ناوی، یعنی ئەوانش لە ناو دادگانە ئێستا بەتایبەتی زیندانیانی بەدینانە، ڕۆژنامە نووسانی کوردستان کە ئەوانەی تێرۆر کراون، خەڵکی ترە، یعنی ناو تازە لە ناو دادگان، یعنی لە ناو مەلەفەکە دراوە بە دادگا. بەڵام ئێمە دەمانەوێت زیاد بکەین. دەزانین لە کوردستان خەڵکێکی زۆر بوویتە قوربانی، هەر شەری ناوخۆ بە هەزارها کەس کوژراوە، خەڵکی تر بزر بووە، گیراوە، تعدای لێکراوە، ملکیان لێ وەرگرتووە، لەسەر گوندەکانیان نابردووە، سجن بووە بەبێ دادگا. یعنی من تکا دەکەم خەڵکی ئێمە ئەگەر بێوێ بزانێت چییە، بچن هەوڵ بدەن تەرجمەیکەن و بیخوێنەوە. ئەمە 327 لاپەرە ئیشی نزیکەی 2 ساڵ و نیو 3 ساڵە. ئەمە شتی زۆر زۆر گەورە و گرنگی تێدا. ئەوە دەبێتە مێژووی گەلی کورد کە دەسەڵاتێکی 33 ساڵە حکومڕانیان کردووە، ئێستا دەدرێتە دادگایەکی وڵاتێکی هەری گەورە لە جیهاندا. ئەوە ئیشێکی زۆر گەورەیە کە کراوە، تاقەیەکی زۆر گەورە سەرف کراوە و هیوادارین سەرکەوین. کاک مەکی، ئەگەر سیرکەی یان یەکێک لە بەندەکانی ئەڵێ داوای قەرەبووی 9 ملیار دلار دەکەن. باشە پرسیارەکە لێرەدا ئەگەر 9 ملیارەکە بەنمونە 9 بە 5 ڕێککەوتنێک کرا بە پێی یاسای ئەمریکی، وا بزانم شتێکی وا هەیە ئەگەر قەرەبووەکە دراوە سکاڵاکان ڕادەوەستی، دەکرێت ڕوونکردنەوەیەک لەوە بدەی، یعنی شێوازی سکاڵاکە ئایا ئەگە قەرەبوو کرا زیندانیکردن مەسەلەن یان ساختەکردن یان ئەو جەریمانەی کراوە بەردەوام دەبێت ڕادەوەستێ. و دوو
ئامانج لەو سکاڵایی ئێوە کردوتانەوە وەکو ڕێکخراوەکە وەکو شخصی وەکوەمە و کەسانێکی تریش نایتەدایە ئامانج گۆڕینی دەسەڵاتە پێ وایە کە مەسەلەن ئەمریکا ئەوە سیاسەتێکی نوێیەتی لە مەنتیقە دەیەوێ بەو شێوازە دەسەڵاتێک بگۆڕێ یان بزنس بوونێکە یعنی وێنەیەک لەو خەڵک ڕوو بێتەوە کە ئامانجەکە ئایا من دەزانم جەنابێت وەکو کەسێک ئامانجت مادیەکەنی ئامانجت گۆڕینەکەیە بەڵام ئێمە قسە لەسەر شێوازی دادگاییەکە ئامانجی ئەو ستافەی کە 2-3 ساڵە بە ملیۆنەها دۆلار یا سەرف کردە چییە؟ ئەوەندەی دەکرێت لە ڕووی یاساییە بگوتێت بەڵێ ئێمە ئەگەر یاسای ئەمریکا توزە سێری کەین و بزانین چۆنیە یعنی کەسێک کە ئیقامەی ئەمریکیە بێ یان لە وڵاتێکی تر بێ و ئیقامەی ئەمریکیشی نەبێ بدرێتە دادگا هەڵبەت دوو شێوازی دادگا هەیە دادگای جینایی هەیە و دادگای مەدەنی هەیە دادگای مەدەنی زیاتر دەچیتە بابەتی غەرامەکردن و تعویزکردن دادگای ژینایی دەچیتە بابەتی کوشتن و ئەمانە کە تا سجنیش بۆی دەڕوان ئێمە لە هەردوو دادگامان توبەکەوە یعنی داوای جیناییشمان کردووە داوای مەدەنیشمان کردووە داوای قەرەبووش کراوە کە قەرەبوو بکەن ئەم قوربانیانە و قوربانیەکانی تریش کە تەقدیمیان نەکردووە ڕاستە مەبلەغەکە 9 ملیارد دۆلارە 9 ملیارد دۆلار شەمەرج نییە 9 ملیارەکە بدرێ ئەگەر بردمانەوە یانەوە زۆر گرنگە خەڵکی ئێمە بزانێ ئەگەر بردمانەوە ئەگەر نەمان برد قەزێکە سەرکەوتو نەبووین کەواتە دەدۆڕێن و یەک فلسیش نادەین ئەو پارێکە لای ئێمەوە سەرف کراوەش هەمووی دەڕوا ئەوە حەقیقەتێکە بەڵام داواکە تا لاپەری مەلەفەکەدا هەیە ئەتوان هەمووتان سەیریکەن داوای 9 ملیارد کراوە ئێمە کە سکاڵام کردووە دووەم کەسم و لە ئەو ڕێکخراوەش عەقدێکمان ئیمزا کردووە بە حەزوری مەحامیەکان ئەو پارەیە ئەوە نییە کە ئێمە 9 ملیارەکە وەرگرت و دێڵە بادابەشی بکەین و هەرێک ملیارەکەی خۆی ببەچەنی بەردەکەی بڕوو نەکرێت شتیوان نییە ئەو پارەیە هەمومان بەفەرمی ئیمزا کردەوە و عەقدمان هەیە کە من چوومە ئەمریکاش عەقدەکەم ئیمزا کردووە ڕێکخراوەکە ئیمزای کردووە کە ئەم پارەیە دوای یعنی ئێمە ئێستا ئەو قسە دەکەن ئەگەر قەزیەکە ئێمە بردمانەوە ئەو پارەی وەردەگرین بە گوێرەی قانونی ئەمریکی نزیکەی 20% بۆ حکومەتی ئەمریکی دەڕوا وەک زەریبە بەشێک بۆ مەحامیەکانی ئێمە دەڕوا بەشێکیش کە بەشە هەرە زۆرەکەیە و ئەو ڕێکخراوە دەڕوا ئەو ڕێکخراوە زام داخلەیەکی دروست کردووە کارەکانی دابەش کردووە و ئیجازەی وەرگرتووە لە ئەمریکا کە ئەمە دەبیتە ڕێکخراوێکی بوو کارکردن بۆ قەرەبووکردنی قوربانیانی سیاسی لە کوردستان ئەو پارەی هەموو دەچیتە قاسەی ئەو ڕێکخراوە لە ئەمریکا ئەوان بەرنامجی خۆیان هەیە چۆن بتوانن ئەو قوربانیانە تعویز بکەن ئەوە مافی خۆیانە هەڵبەت ئەوانەی کە لە ناوسکالادانە کە ناویان هێناوە یان ئەوراقیان نردووە بوو مەلەفەکە ئەوانە لە پێشەوە قەرەبوو دەکرێن دوای ئەوە ئەو ڕێکخراوە مەجموعی کەسی ئەمریکی تێدا و کوردیشی تێدا منیش لەناو ئەو ڕێکخراوەدامە هیچ لەسەر ئەوە دەکەین چۆن بتوانین قەرەبووی ئەو زیندانیانە یان ئەو قوربانیانە هەمووی بکەینەوە ئەوە یان ئەوانەی کە کوژراون ئەوەش هیچکردنێکی زۆری پێدەوێت یەک کومونامان کردووە بەڵام کافی نییە چونکە خۆی لە خۆیدا ئەم قەزەی ئێستای مەحکەمە دادگا بە بۆچوونی ئێمە ساڵێک کاتی دەوێت ساڵێک بوو ساڵ و نیوێک تا تەواو دەبێت یعنی ماکسیمۆم حەدی ئەعلا ساڵ و نیوێکە بەڵام لە ساڵێک بوو ساڵ و نیوێک بڕیار دەدرێت کێ دەیباتەوە و کێ زەرەر دەکات ئیتر ئەوان لێرە ئایا طرفی مقابل 9 ملیارەکە دەدا دانی ئەو 9 ملیارەش یان 1 ملیارش ئیزباتە لەسەرێکە ئەو پارێکی گەندەڵیەوە پرسیارێک دروست دەبی ئەو پارەیە دەکرێت بە ناوی حکوومەتی هەرێمیان یەک کەس بدەیان هەموو ئەوانەی ناویان دێتە ناوێ دەبی هەرێکە بەشی خۆی بدا
ئێمە سێک ئەوانەی لەناو لیستەکەدانە و ئێمە زۆر گرنگە سەرۆکی حکومەت سەرۆکی حزب ئەوانەی کە ناویان هاتووە هەمووی ئەندامی ئەو حزبن یان ئەندام لەو حکومەتە سەرۆکی حکومەت یعنی ئەوە یعنی ئەگەر ئەوان ئێستا بیانەوێ مفاوزات بکەن و دانیشتن لەگەڵیان پارەکەش بدەن خۆی لە خۆیدا ئەوەش کێشەیەکە ئەو پارە لەکوێ دێنن و ئێمە ناڵێ بڵێ کاکە وەڵا بیخەنە ناو کارتۆن و گۆنی بیبەن ئەمریکا شتیوانە ئەبێ هەموو ڕسمیات بێ بانگ و بانگ بێ محامی لەگەڵ محامی دانیشێ یعنی ئێستاکە صلحی عشایری نییە وەک لە کوردستان بکرێت یعنی دەکرێت بە ناوی پارتی کاک مەکی دەکرێت بە ناوی پارتی مەسەڵەن لەسەر هەر مەبلەغێک ئەگەر ڕێککەوتن بدرێتن یان هەر کەسە لە کۆنتۆی شەخسی دەبی بڕوات یعنی قەز لێرێ بە ناوی حکومەت نەدرێتن نانە ناوی حکومەت باوەڕ ناکەم بدرێت ئەوە من بەڕاستی من نازانم چۆنە ینی من ئەو ئالەتە من نازانم بەڵام ئەوەی من دەزانم کە داوای قەرەبوو کراوە یعنی ئێمە با زیاتر لەسەر قەرەبوو پارە نەچی چونکە ئێمە هەدەفمان پارە نەبووە و قەرەبووکردنی پارە بەڵام سیستەم لەوێ وایە هەدەفمان ئەوە بووە ئارماژمان ئەوە بووە ئەم دەسەڵاتە بیسەلمێنین لە دادگایەکی نۆیترالی نێودەوڵەتی کە ئەمە دەسەڵاتێکی گەندەڵە ئەمە دەسەڵاتێکە مافی خەڵکی پێشێر کردووە ڕۆژنامەنووسی تێرۆر کردووە خەڵکی گرتووە قستووە ناو زیندان بە بێگونە ئەمە ئیسباتبوونی ئەمە لە سەریان و ئێمە زۆر لەو پارەش گرنگترە چونکەوە دەبێتە بەڵگەیەکی ئەساسی نەبەس لە ئەمریکا ئەوانە سزا بدرێن لە ناو خودی عێراق و بەغدا و محکەمەی فیدرالی سزا بدرێن لە ناو خودی وڵاتانی ئەوروپی ئەوەیە هەدەفمانە ئێمە باوەرت بێ پارە محامیەکان داناوە ئێمە نەمان داناوە نەمانوتوە 20 ملیۆن یان 20 ملیار قەت ئەو شتە ئەوە ئیشی محامیەکانە و تەداخلی کاک مەکی قەزم بەس لەوەی بینەر و خوێنەر دوای ئەو گلەیمان لێ نەکە پرۆسەکە ئەگەر ڕێکەوتن چکونەوە هەندێکگەڵێن ئەوە شتێکە بەس لە بۆ پارە خڕکردنەوەیە دەیکەن پرۆسەکە چۆنە هەموو قسە دەکرێت لەوانە بەیانی سبەینێ پارتی پرۆپاگەندەیەک بکە ئەمانە دزن ئەمانە حیسابن ئەمانە بوو پارە ئەمانە یعنی ئەو شتە هەر دەبێ ئێمە و پێشەوە دەڕووین چەپ و ڕاست و لە دووەوە سیر ناکەین کێچی وت کێ وای وت وەڵامی پرسیارەکانی هەموو کەسێکیشدانن ئێمە یەک هەدەفمان هەیە یەک خاڵمان دەنەوە دادگا بچینە دادگا باوەڕمان بە دادگای ئەمریکی هەیە باوەڕمان بە عەدالەتی دادگا و یاسای ئەمریکی هەیە ئەوە گرنگە فڵان چی دەڵێ فیستان چی دەڵێ ئەوە کێشەی خۆیانە کێشەی ئێمە نییە کەی ئێمە سەرکەوتین ئەو وەختە هەمومان بە پێکەوە هەڵدەپەڕین و ئاهەنگی سەرکەوتن دەگێڕین ئەوەی ئەو قسانە دەکەن با بچم خۆیان بە شێوازێکی تر دادگا لەو حزبانە بکەن یعنی بەداخەوە من دەڵێم بە هەزارەها کورد هەیە لە ئەوروپا بە هەزارەها کورد هەیە لە ئەوروپا بە هەزارەها خەڵکی سیاسیە خۆی بە ئۆپۆزیسیۆن لە کوردستان دەبینێ حزب هەیە خۆی بە ئۆپۆزیسیۆن دارێ جورئەتی ئەویان نییە بێن ببنە بەشێک لەم پرۆسەیە جورئەتیان نییە لەسەری قسە بکەن میدیاکان تا ئێستا کەمتر خەمن کەسە سیاسیەکان لە فەیسبووک ناوێڕۆیان چووە ئێمە شکایەتمان لە حکومەتی هەرێم و پارتی دموکراتی کوردستان کردووە حزبەکان خەریکە خۆیان پیس دەکەن لە ترساندا کەسایەتی هەیە ئەلەرزێ ناناو بێدەنجێ ئەوانە قسەی خۆیان دەکەن ئەوانە دەڵێن ئەمە بزنسە و ئەمە تجارەتە و ئەمە فێڵە و ئەمە هەر قسەی خۆیان بکەن ئەسڵەن ئێمە گوێیشان لێ ناگرین نان بینین نان خوێنین دەستی ئێمەدا بدێ کاک مەکی زۆر ئاسایی شەڕەخنەیان هەبێ بەڵام قسە بکەن لەسەر ئەو داخوازەی هەموو خەڵک لە دڵەوە پێی خۆشە لۆ تەعبیر ناکرێتن بە تایبەتی ئەوانەی کە خۆیان پێی خەڵکی ئۆپۆزیسیۆنە لە ئەفرادەوە هەیە حزب دروست دەکات حزب بەو ترسنۆچە بەڕێوە ناچێت شێوازەشیمان دەنیاوەی حزب هەیە ئۆپۆزیسیۆنە تەلەڤیزیۆنی هەیە ناوێرێ باسی ئەم دادگا بکە ناوێرێ ترسی جورئەتی نییە ئەی تو چۆن جورئەتت دەبێ بەیانی ئەم دەسەڵاتە بگۆڕی ئەگەر ڕەخنەشیان هەبێت دەکرێت لەوێ باز بکەن کاک مەکی بچینە سەر بابەتەشکا
کاکمەکی گلەیەکی زۆر دەکرێت کە ئەو شکایەتەی کرایە تەنیا لە ماڵی مەسعود بارزانی کراوە، مەسعود بارزانی کوڕەکانی مەسەلەن حتا لە براکانی بورە لە مناڵەکانی ئیدریس مەستەفا بارزانی لە نێچیری تێدانە، لە ڕەوانی تێدانە، لە بارزی تێدانە، تەنانەت لە نەبیلەی ژنی تێدانە، ژنی نێچیری تێدانی کە کچی مەسعودە، بەڵام لە سەیرانی خێزانی مەسعود بارزانی تێدایە. یعنی هەفشتەکە زۆر سەیرە، تەنیا فامیلی مەسعودی تێدایە، مەسعود بارزانی تێدایە و حتا یەکێتیش جگە لە کەیسی کاوەگەرمیان هیچ کەیسەشکەی تێدانە. ئایا پرسیاری خەڵک زۆرتری لەوەدا ئەوە ئینتیقامێکە یان هۆکاری چییە؟ بەس لەسەر ماڵی مەسعود بارزانیە لە کاتێکدا نێچیر شاید گەندەڵیە، پاڤێل و قوباد و یەکێتیش بەشێکی شەریکە دزن، یعنی ئەو ڕەخنەیە زۆر ئاڕاستە کرایە. ئەگەر مەسەلە گۆڕینی سیستەمە ئەخۆ ئەوانەش بەشەکن لەو سیستەمە، بۆ باسی ئەوان نەکرایە. بەڵێ پرسیارێکی لە جێگای خۆیدا کاقەدر، من یەکەم شت لێرە حەزەکەم ڕوونیکەمەوە کە دەسەڵاتی هەرێمی کوردستان بە شارە زۆرەکەی بەدەست پارتی دیموکراتی کوردستاندایە، نەک لە ئێستا ئەوە 30 ساڵە. هەموو وەختێک دەبینی سەرروکی حکومەت، سەرروکی هەرێم بەدەستی ئەوانە، زۆرجار سەرروکی پەرلەمان بەدەستیان بووە، پەیوەندیەکانی دەرەوە هەمووی لە بەدەست ئەوان بووە، سەرروکێک بێتە هەورێم، وەزیرێک بێت، سەفیرێک بێت، هەر مەسعود و نێچیر و مەسرور دەمسیە، کەسی تر لە ناو مۆزوعدانە، نەوت بەدەستیانە، گۆمرکە گەورەکان بەدەستیانە، هەڵ بەشە هەرە زۆرەکەی. بەڵام لەسەر شێتی شەیە کاکمەکی باش ئێمە ئەو ڕەخنەیە قبول دەکەین و دەڵێن ئێمە کە وتم لە پەڕێ یەکەم ڕێکخراوێک شکایەتی کردووە، مەکی ئامەدی شکایەتی کردووە، جۆن دۆیس، یعنی ناوی نەناسراو لە یەکەوە تا 5,000. ئەوانەی ئەو قسانە دەکەن کە یەکێتی بەشدارنیە با بفەرمونون بەڵگە و شت و هینەکان بۆمان بنێرین، با بخێرە ناو ئەو دادگایە با یەکێتیش بخرێنە ناو مۆزوعەکە. خاڵی دووەم، کاوەگەرمیانی لە بارزان شەهید نەبووە. خێزانی کاوەگەرمیانی مەسعود بارزانیش تۆمەتباری داکرد کە مێردەکەی شەهید کراوە، کە ئێوە هەردووتان کاکڕەشدەریش ئاگادارە لە یەکەم لەحزەکە دەستمان بەم کەیسە کرد، خێزانی کاوەگەرمیانی ئامادەی خۆی دەربڕی شتەکانی بە ئێمەیدا و ئیمزاشی کرد و لە ناو مۆزوعەکەشدایە. ئەی کێ کاوەگەرمیانی شەهید کرد؟ مەسعود بارزانی؟ نەخێر، هەمومان دەڵێن کێ کردوێتی، ئەوە لە مەحکەمە دیار دەبێت، کەواتە ئەوەڵێ دەڵێن دژی یەکێتی نییە، لە بەرێکەتی نییە، ڕاستە یەکێتی کەمتری دەدایە. ڕاستە زۆربەی زۆری ئەوانەی دەسەڵاتن لەلا پارتی، ئەوە حەقیقەتێکە، ئەوانەی وا دەڵێن با بفەرمون بێن فایل و شتمان بدەنە لەسەر یەکێتی دەیخەنە مۆزوع، چونکە ئێمە تا جەلسەی یەکەم قەرارە دوای 3 مانگ بکرێ یەکەمین دانیشتن، تا ئەو وەختە بوومان هەیە ناو زیاد بکەین، ناو کەم بکەین، کەیس زیاد بکەین، کەیس کەم بکەین. یعنی تا کاکمەکێ و خاڵە گرنگە بۆ خەڵک بزانێتن وێنەکە بە تەواوەتی بینێ، هەتا 3 مانجیت کە هەر کەسێک بێوێ دەتوانێت دۆستەکەی خۆی داخل بکە و هەر کەسایەتێکیش لە بەرامبەر هەر حزبێک دەتوانێت دۆستەکەی بخاتە ناوی کو پەیوەندی تا پێ بکە. کاکە ئێمە ماڵپەڕێکمان دروست کردووە، هەفتەی داهاتوو دەکەویتە کار و تێلەفۆنەکانی ئێمەش دیارە لە هەموو شوێنێک، تێلەفۆنی توش دیارە، تەلەفۆنی کاکڕەشدەریش دیارە، تەفداش شتەکانی دیارن، تا ئەو ماڵپەڕ ئێمە دەخەینە کار دەتوانن شتەکان بۆ ئێمە بنێن و پەیوەندی بکەن. یعنی قانون لە ئەمریکا کە تو سکالا پێشکەشی محکەمە دەکەی کە وەرگیرە، محکەمە حاکم دانیشتنی یەکەم عادەتەن 3 مانگ 4 مانگیان 2 مانگ بوو 4 مانگ دەخاوێنێ تا یەکەمین دانیشتی ببێ. لەو فترەیە ئەوانەی کە سکاڵیان پێشکەش کردووە بویان هەیە شت کەم کەن و زیادکەن، بۆیان من دەڵێم ئەوانەی ئەو قسانە دەکەن فەرمون، ئەگەر ئێوە ڕازگۆن فەرمون چیتان هەیە لەسەر یەکێتی بوومان بێنن، فەرمون چیتان هەیە لەسەر یەکگرتو چونکە ئەویش بەشداری حکومەت بووە بوومان بێنن، چیتان هەیە لەسەر کۆمەڵکە چونکە ئەویش بەشداری حکومەت بووە بوومان بێنن. بەڵام قسەکردن دقەکردن لە تاریکیە ناخوا،
اعتباري شيء مبودانان فرمون ورن فرمون نوين يخوي بقولتين حزب اوبوزيسيون نابينا استا بله فرمون نوين ام ليرا بانكتان دكم نوين وشنا ان ارتي باراغايتا ايوا سوتا ورن فرمون تبنى بشكل مسكالا لسر ستاندني باراغاي ايوا بله لسر او هيرشتاري كلسر ان ارتي دكري فرمون ورن او ليرا باغيان دكم بله جرأتي عندبه بابزاني نوا فياميان جرأتي عندبه بين سكالايك سر حكومتك دروس كسروك كي مسرور بارزاني به يعني لسر هريمك سروك هريمك دروس كسروك كي نشيفان بارزانيا بابا فرمون عشان انا لقليما نيكن ما نقطع اللي بيكن يعني برن باخويا بين بابلا سروك جولانو كش قدرتي هي بله فرمون وتان او اما تقديم مانكت بوشة وزا قوري هاتشانا من ليرا سوباسي الشنيار خانج دكم كأو يكمين كذبو سكالاي تو ماركت او اما شهاتي فرمو با نوين رشبك كيك شيء تصخوشي لكم من وقت شخص عارفي او عندك ابن قال تيمي محامي كان امام حزك محامي تريشي اخو امريكا يكز مليون محامي ليا بابا فرمون بلان بورخنا كردن وقصة كردن او اما من قوم وقت شخص زور قرينجي بين آدم بو او ناواني تيانيا او بسبب كد بو بالي نتيجة تدانية بالي مجموعة ناوي تدانين مثلا زور كس او بسيارة دكا بو نيشيفان بارزاني تدانيا بو بارزي براي تدانيا بو فاضل ميراني تدانيا بو منصوري كوري مسعود تدانيا دكا شن ناوي تريش تدانيا ايما بحمو كسك ضلين ام داد جايك ام ملفك الدغدي بكراوة استراتيجيك مان هيا ومرشتي نهاني مان هيا كبو مانيا باسي كينو والله محمو بساري بينما ام بسيارانا والله مالي ام بسيارانا اموي لا دانش نكاني دادقا ديار دبي كبو ناوي فاضلي تدانيا بو ناوي منيشيري تدانيا بو ناوي فلاين تدانيا امو امشتانا والله مكان لا دادقا كدانشتن ديار دبي باشا يعني زور دقاي سيرك هاك مكيم دوباره بكم يعني كسك ناوي هميلا قردية بخود دبيني يعني لبسر برشتي بانقي كردستان دكات نوابزار مقا هلا نبم جنسية أمريكية شيء جنسية أمريكية نبيلة شو عزام جرين كارتي هي نبيلة تدانية بلام أوي تدا بس خزاني مسرور بارزاني تدا يعني أوش هالمسألة كالدادقار إقلا دبتوا منصوري تداني همو كبرى كان كي مسعودي تدا وايا يعني تاني فروق حتى كنا شي قوريا أوش ديار دبي بالله من ليرشتك ضلم من با او كسان ضلم كناويان هاتوا بچلا فاضل ميراني ونيشيفان بارزاني ومنصور بارزاني بپرسبو ناوي اي بيت دانيا ولا ما نپرسن با بارتي بخوي تحقيق بكوانا همو كادري اساسي بله با مسعود بارزاني سروكي حزبه برازكي بلا بو ناوي تو تدانيا وغفور خوشناوي بنمونا غفور خوشنا والشيخ بازي تدا بله منصوري تدانيا نتيري تدانيا بارزي تدانيا وايا كاك مكي بشك للشاهدة كان وكوي أمرجة بيكرا دو زباطي قوري متقاعدي أمريكيين يعني دو كسادي قوري أمريكيين هن لهولي رجدادنشين كأما نازان يعني براسي خليزادة هاري شوتا ونيا غارنرا يعني ديار تحديد تان نكردوا وهاوكا دو كسكي ألمانيش تدايا أوانا الشاهد مين أوانا سكالا أنا سبتم بلي بلي أواش من أمنية لسيري قصب كم أولا داد قاد يعدمي يا خلش كشترا لو نوعانا أو هالو آستانا أو ناواني هيا كنوسرا ناوي أمريكي لك ديار بو بوزيفيك عسكري هام وأمريكينا عسكري يعني داري شيء يعني عسكري إداري يعني نسرا وظيفانها ومتقاعد له ديركشين وبو أواني شي تدايا لقد دو ألماني شي تدايا يتر من كيسا كان بيني وان بلان بومني باسي كم نسري لسر تشو بابا دكتشا يعني تاكتيك خوشتان هي لو موضوع
بەڵێ پرسیارشکە کاکمەکی ئەوەی دەبیندرێ ئەوە دادگایە ئایا ئەو پرسیارە لای زۆر کەس و لای مەش دروست بووە ئەمە پێت وایە ئەو سیاسەتە شکەی نوێیە جارش کەش پرسییم هەر لە بدایەتەوە ئەمریکا بۆ شێوە دەیەوێت دەسەڵاتی هەرێم بگۆڕیان سزای دە لە پای ئەوەی کە جێلێ ڕناگریتن بەشێک لەوانەیەگە هەست پێ بکرێ کۆمەڵێک لەو خەڵکانەی تێدا کەسانێکن ئەوانە ئەمریکایان لە سەردەمانێک بەڕێوە بردیە ڕاوێژکارن بەرپرسی باڵان پلەی باڵای ئیداری سەربازیان هەیە تا پلەی باڵای CIA هەیە منش یعنی ئەوەی کا من زانیومە یعنی ئایا ئەمریکا بەدەستی دووە دەیکە یان سبەی ئەگەر قەزیەکە گەورە بوو ڕێسکەی خۆی وەگرت و کەتە دادگا زەختتان لێ ناکە پاشە کشە بکەن یان پێی خۆشە ڕوونکردنەوە چێ لە سەرەوەی ئەوەندەی لە بواری یاسایی دەگونجێ بەڵێ کاک قادر ئەم مەلەفەکە ئیشان لەسەر کردووە لە بیدانشمان باس کرد کەسانی دەست ڕۆشتووی بوونە لە ئەمریکا کە پێشوو نەک ئێستا پلەی بەرزیان هەبووە لە ناو حکومەت سیانیان دەناسم هەرسێکیان پلەی بەرزیان هەبوو ئێمە یەک کەسمان ئاشکرا کردووە ئەوانیت لە محکەمە دیار دەبن پلەی زۆر زۆر بەرزیان هەبووە لە حکومەت ئیکۆن من لێرە یەکشت حەزەکەم بە هەموو کەسێک بڵێن لە ئەمریکا ئەوەی من بینی و من دەزانم و لە ئەوروپاشم قانون لەسەر ئەو هەموو کەسێکە قانون لەسەر هەموو کەسێکە زۆر زۆر قرسە بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا بۆ ئەو وڵاتانەی دیموکراسی زۆر زۆر قرسە کە تەداخل لە محکەمەیەکدا بکەن لە بڕیاری محکەمەیەکدا بکەن تایبەتی لە ئەمریکا بۆیە من دەڵێم ئەمریکا وەک حکومەت هیچ پەیوەندی ئەم مەلەفەوان نییە قەناعەتێکی زۆر گەورەم هەیە هیچ زەختێکیش لەسەر ئەم دادوەر و ئەم محکەمە ناکە نەبە ئیجابی نەبە سلمی نەبە پۆزیتیف نەبە نێگەتیف حکومەتی ئەمریکی تەداخلی قەزا ناکە و لەم مەلەفەشە تەداخل ناکە خەڵکێکی ئازادن من پێش 10 ساڵ ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بم پێش 15 ساڵ بەرپرسێکی ئەمنی گەورە بم ئێستا کەسێکم سەر بەخۆمە کەس بووینە ڕێگر بێت لە من کارێکی ئاوا بکەم بەس ئەوە ڕێگری زۆر لە سیاسەتی ئەمریکا دەکا لە منتیقی کاکمەکی یعنی ئەو تەجروبە چی نوێشە ینی هیچ تەجروبەی تێ نازانم من نەمزانی هیچ یعنی ئەمریکا ئەوە 5 ساڵە بەس پێ هەم دەڵێ هێزی 70 بیکەنە یەک نایکەن ئەمانە بە قسەی ئەمریکاش ناکەن خۆ ئەمریکاش دەڵێ ئەمریکامانەی تڕۆ کردووە هەر یعنی ئێستا مەسعود کاتی خۆی گاڵتەی بە ئەمریکا دەکرد کە ئەیوت من لە بەرەوکی شەڕم با وەزیرەکان بێنە لای من لە شەنگاڵ یعنی ئەم شتە بەڕاستی یعنی ئەمریکا دازانە داناسێ یان لە سزادانی شێباش ڕۆژنامە نووسانی بەڵێ هەموو دنیا پێ ئەو ڕۆژنامە نووساتان گرتووە بەریدەم ئەوە ناحەقە محکەمەیەکی سەختەیە گاڵتەی پێ دەکەن تەواو کەیسی شێروە شێرمەنیش لەلا ئەو مەلەفەدایە بزانی کە دیندار زێباری دایان جار دەیگوت زیندانی سیاسیمان نییە ڕۆژنامە نووسان لە کوردستان نەگیراون بۆ وەرە لە دادگای ئەمریکا و قسە بکە ناوی ئەویشی تێدایە ناوی ئەویشتە کە دەیگوت ڕۆژنامە نووس نەگیراون ڕۆژنامە نووسمان نییە گیرا بێت زیندانی سیاسیمان نییە باشە وەرە لەوێ جوابی خۆت بدە لەگەڵ ئەو هەموو شاهدە کاک مەکیق بەشێک لە قوربانیانی یعنی پرسیار دەکرێت لەو مەلەفی سوێچی ئابی تێدانە 16 ئۆکتۆبەری تێدانە ئەوەی شنگاڵی تێدا جینۆسایدی شنگاڵیەکان ئەگە هەڵە نەبم کە ینی لە وەرجێڕانی لەو سوسیال میدیا میشکەتە بەرچاوم بەس هۆی چییە سوێچی ئاب و 16 ئۆکتۆبەری تێدانە لە کاتێکدا لەو دووەش خەڵکەی زۆر کوشرایە قادر ئێمە مەسەلەی شنگاڵمان وەرگرت ئیبادەی یەزیدەکان من لێرە داوا لە بەرای یەزیدەکان دەکەم ئەوەتەی ئەو کارە سەتە بەسەرتان هاتووە زۆربەی حزبەکان بازرگانیان بە خوێنی شەهیدانی ئێوە کردووە ئەوە بوو یەکەمین جارە ئەوە مێژوویە ئێمە کەیسەکەی قوربانیانی شنگاڵ و یەزیدەکان بە فەرمی دامانە دادگای ئەمریکی تۆمەتبارەکەشمان داناوە
پارتی دموکراتی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان کە هەمووتان لەو قەناعەتەدان کە پارتی و حکومەتی هەرێم سەبەب بووە بە هەزارەها جا قسەتان کردووە لە ئیعلام بەڵام کەس نەیتوانیوە سکاڵاکە لەسەر حکومەتی هەرێم یان پارتی دموکرات لە دادگایەکی جیهانی یان عێراقی تۆمارکە کە پارتیس تاوانبارە ئەوە ئێمە دەستمان پێ کرد بۆ دامانە محکەمەی ئەمریکی بڕۆن لەسەرە و 20-25 لاپەڕە بەس کەیسی شەنگاڵ و وێزیدەکانە دامانەتە محکەمەی ئەمریکی تاوانبارە سەرەکیەکە سەرۆکی هەرێم بۆ ئەو وەختە مەسعود بارزانی یازیری پێشمەرگەش گۆران بوو دەبێ بەڵێ مستەفای سەید قادر بوو کە پێشمەرگەکان هەمویان ڕایان کرد بەرنەنە لە ڕووی قانونی وەزیری پێشمەرگە و سەرۆکی هەرێم بەرپرسیارن یعنی پێشمەرگە نایوانیش دێتە گۆڕی لە کاتیدا مەلەفێکی زۆر گەورەیە یعنی مەلەفێکی زۆر گەورە باوەڕ بێ ئەوانەی کە تاوانیان هەیە لە کوردستان کەم کەسیان قورتان دەبن کەم کەسیان یەک ئەوی تر دەگرێت مەسەلەی ئەو دوو حاڵەتی تر کە تو باست کرد یعنی ئێمە ڕاستیەکە نەمانتوانیوە هەموو شتێک وەرگین نەمانتوانیوە ئەوەمانتوانیوە کە ئیمکانەتی ئێمەدایە ئەوەمانتوانیوە پێشکەشکەین کە بەڵگەمان لەسەر هەنا ئەوەمانتوانیوە پێشکەشکەین کە ئاسانە بۆ ئێمە قەزیەکە زوو ببینە پێشە و نەجاحەتی بینین کاک مەکی 25 قەزیەیە باش ئەگەر دامان نابۆ بینەر بزانێ دە قەزیە دۆڕان و 15تان بردەوە چی بەسەر دێ ئەوەی بە بەڵگە ئەوەی بە من وتراوە ئەوەی بە من وتراوە مەلەفێکمان و ئەوەندە یاسایی دەگونجێ بەڵێ ئەوە کە من زۆر لەگەڵ محامیەکان و زۆر لەگەڵ ئەو بەرادەرانە کە لە ئەمریکا بۆ مناقشەم دەکرد ئەو مەلەفە کە پێشکەشمان کردەوە 25 کەیسی تێدایە لەو 25 کەیسە یەک کەیس ئێمە بتوانین ئیثبات کەین نەجاحەتی پێبینین وەک ئەوەیە کە هەموو مەلەفەکە قاغاژمان کردێت بۆ قانونەکە وایە لەوێ یەک مەلەفە مەسەڵەن بۆ نمونە مەلەفێکمان تەقدیم کردووە کابرایەک چووتە دزی خانوویەک ئەمەی کردووە و پیرەمێردێکیشی کوشتووە یان بڵێن پارەشی دزیوە یان بڵێن کەسێکی بریندار کردووە دە تۆمەتمان بوو داناوە لەو دە تۆمەتەکە ئەو کەسێک چووە دزی کردووە لە نۆی بەراعەتی هێنا بەڵام یەکی لەسەر ئیثبات بوو کەواتە ئێمە قسەکەمان برد بەڵێ کاک مەکی پرسیارەشکە ئەگەر پرۆسەیە دادگای خۆی کرا و سزادران کە تا ئێستا 1990 لەسەر پارتیە و باڵی مەسعود بارزانی و مەسرورن چارەنووسی ئەوانە و پارتی چی لێ دێتن یعنی لە ڕووی دەکرێت خخوای قەوس دەکرێت پارتی وەکو پارتی بەردەوام بن یان ئەو حزبە دادەخرێ و بەرپرسەکانیان لە مەسەڵەن ئەگەر خۆیان تەسلیم دادگانەکەن ئەنتەرپۆل دەکەویتە دویان مەسەڵەن چی بەسەر دێت کاکە من داهاتوویەکی زۆر عادلانە دەبێت بە گۆری دڵی ئێمە دەبێت بە گۆری دڵی ئەو قوربانیانە دەبێت کە زۆرمان بینیوە لەوانە ئەوانە زۆر خراپ تێدەکەون ئەوانە تاوانی زۆر گەورەیان ئەنجام داوە ئەوەی کە لە ئەمریکا دەکرێت لە من وەرگرە دوای ئەو دادگایە بە شوێنی ترش دەکرێت لە ئەوروپا دەکرێت لە عێراق دەکرێت لە زۆر وڵاتی تر دەکرێت جێگانە بێ ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنین خەڵکانێکی بێلایەنن بێحەزبین هەموو وەختێک وتمانە باوەڕمان بە چەک نییە بە تند و تیژی نییە ئێمە خەباتێکی مەدەنیە ئێمە خەباتی ئێمە تەفدا کاک قادر کاک ڕەشدار کاک کەمال بە سەدەها هاوڕێی تری ئێمەی ئەزیز لە ئەوروپا لە بریتانیا لە هۆڵندا لە هەموو شوێنەکە ئێمە یەکتی دەرەزن ببوورن کە من ناوەکان ناڵێن
نەمتوانی وهمی بڵێم بەڵام هەمومان تەواوکەری یەک بووینە هەمومان خەبارێکی مەدەنیمان کردووە بۆ زادانی ئەم دەسەڵاتە بەڵام نەک بە تند و تیژی نەک بە چەک وەک ئەوان نەک بە کوشتن بەڵکو بە سیاست بە دیبلۆماسیەت بە یاسا توانیمانە ئەم شتە بکەین و ئێستاش ئەوە کەوتە بواری یاسا و دادگایەوە کاک قادر خاڵێکی زۆر گرنگ حەزەکەم ئاماژەی پێ بدەم کە من لەم هینە باسم نەکردووە ئەوەیە لە ئەمریکا ئەتوو ئەگەر سکاڵا لەسەر کەسێک تومار بکەی پێش ئەوەی بدایە دادگا ئەبێ مەلەفەکە بۆی بنێری بڵێ من سکاڵا لەسەر تومار دەکەم 2 هەفتە یان 3 هەفتە یان مانگێک یان 2 مانگ یان 3 مانگ کاتت دەدەمێ وەرە با گفتوگۆ بکەین وەرە با چارەسەریکەین پێش ئێمە ئەو مەلەفە بدەینە دادگا بوو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ڕۆشتووە بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆشتووە بە فەرمی تەسلیمی ئەوان کراوە و 2 هەفتەشیان کاتیان داوەتێ کە بێن لەگەڵ پارێزەرانی ئەم کەیسە یان ئەم مەلەفە گفتوگۆ بکەن و چارەسەرێک بدۆزین ئەمە قانونە لە ئەمریکا ئەمە قانونە لە ئەمریکا چارەسەرێکە چێ کاکمەکی خەڵک مەسەلەن یعنی سیرکە ئەوە دەکەمیتە وی نەهاتن کە نەهاتن باسی چارەسەرێکەش ناکەین ئەوە قانونە 2 هەفتەیان پێدا 2 هەفتەیەکە تەواو بوو خۆتش قادر ئاگاداری 2 هەفتەیەکە تەواو بوو نان بردە دادگا 9 ڕۆژی تریش وەستان ینی لە خۆیانەوە داد محامیەکان 9 ڕۆژی تریش تاخیریان کرد نان بردە دادگا وتا بەڵکو عاقڵ بنبێن دەمانزانی نایەن نەهاتن ئینیانە دادگا بەڵێ کاکمەکی من دەبێت لە بۆم نییە بە زۆکو ڕووداوی مێژوویە من نازان بەر لە من چێت کە تۆماری کردیا من بۆ خۆم لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات بە وەختی خۆشی لە هەموو شوێنێک بڵاومان کردو ئێستاش دوکومنتەکانم لە 2011 شکایەتم لە مەحموود لە کەریم سنجاری عومەر فەتاح کردەوانە کە بەرپرسی زانیاری و پاراستن بوون جعفەر ئیمیچی زۆر بوون 8 ناو بوون دوای ئەوە لە تیرۆری کاوە گەرمیانی شکایەتم کردیا بەڵام ئەو کات خەڵک هەر نەدەوێرەوە منیش بە تاقتەنێ بووم بەڕاستی یعنی هەر بۆ زانین من بۆ خۆم لە 2011 بەڵگەکانیشمایە بڕواناکەم کەس بەر لە ئێمە لە من ئەو شکایەتەی کردوی بەس پۆلیسی سوێدیش بۆشم باس کردوون ئەو دوکۆمنتەکانیشمایە بەنیاز و بستۆ کوردستان هەمووانەی جنسیان نەبوو ئەوەی من هەمووانەی جنسیان هەبوو بەشدار بوون لە جەریمە لە ڕووی قانون شمولی دەکردای ئەوە پرۆسەکە هەندێک دەستگای هەواڵگیری سوید وانە زەختیان کڕیان نەدا ئەگەنا بڕیار بستنەوە کوردستان هەر بۆ زانین یعنی ئەو مێژووە کۆنتریش هەبووە بەڵام زۆر سەرەتا بۆ ڕەنگی خەڵکی تریش کردبی بەنهێنی باسی نەکردبی بەڕاستی بەس دەکەی سیکاوە گەرمانی شێمە دووبارەمان کردەوە شکایەتەکەی مەحموود سەنگاری ئێستاش مایە بەڵێ لێرە داوای لێبوردن لە هەر کەسێک دەکەم کە ناوی ئەو منهێنا بەیان ئاگام لێ نەبێ هەوڵی دابێت لە ڕێگای یاساوە بەرامبەر ئەم دەسەڵاتە شتێک بکە لە ئەوروپا دەستپۆشان لێ دەکەم ئەوەی ئێوە بەتایبەتی ڕێکخراوی چاک و ئەوانەی ئەمفال و زۆر ئاگام لێ یعنی خەڵکی ترشتی شکایەتمان لە تاالبانی لە حکوومەتی عێراق کرد لە تاالبانی و لە ئەوەی یعنی لە 2007 من داوای لێبوردن دەکەم باسی ئەوانم نەکرد بێت چونکە خەڵکی تریش ئیشی کردووە بەڵام ئەمەی ئێستا فرسەتمان بۆ هەبوو کە 12 پارێزەر هەرە بەهێزەکان بێنەنەوە ئەو کەیسە کە خەڵکێک بێتە پشت ئەم مەلەفە کە دەعمێکی مادی و معنەوی و دیکۆمەنتی و زانیاری هەمان بێ بشینە پێشە ئەوە زۆر گرنگە یعنی لە ئەمریکا بەحامیگرتن بوو کەیسێکی وە پارەیەکی خەیاڵیە ئەو پارەمان لەکوێ هێناوە کێ یارمەتی ئێمەی داوە ئەوە بۆ ڕۆژگار دیار دەبێ با مەسعود بارزانی بچێ بخۆی بپرسێ
بله نناوە پرۆسەیەکە هەروادێ دەوڵەمەند و گەورەتر دەبێت بێگومان پرۆسەی دواتر دەبێت زۆر لەوەی گەورەتر بێتن بێگومان وانە یعنی تاگمەکی پرسیارشکە خەڵک لە کوردستان زۆر زەحمەتە ینی بوێرێشکات کە لە کاتێکە قوربانێکی زۆر هەیە حتا لە ئەوروپاش خەڵکەکەیە ترسی هەیە ئێوە چی گرنتێکتان لە ئەو خەڵکە کردی ئەگەر بێت شکات بکە ڕوبەڕووی مەرگ نەبتە چکۆ ئەمە لەسەر قسە و باس دیتت هەمومان ڕوبەڕووی مەرگ بووینەوە و هێرش کرا و کۆمەک درا مافیاکان و هجمێن ئەی لەو پرۆسەیە بەشدار بێت چۆن دەوێرێتن بێت سکاڵا لەسەر مەسەلەن لەسەر ئەو بەرپرسە باڵا ئەمنی و ئیداریانەی هەرێم بکات یان پارتی دیموکراتی کوردستان بکات چی گرنتێکتان لەوەیان هەیە؟ بەڵێ ئەو کەسانێک ئێمە فۆرمێکمان حازر کردووە ئەمڕۆژ بوو 3 کەسم ناردووە پڕی دەکەن و بابەتەکەی خوا دەنووسن بەڵام بە ئینگلیزی بچکە بەڕاستی ئەو ئیمکانەتەوان نییە هەمووی بکەینە ئینگلیزی ئەوانە دەچنە لای مەحامێکی ئێمە دەخرێنەوە مەلەف و ئەو مەلەفە دەچنە لای دادگا لای حاکم ئەگەر پێویست کرد مەسەلەن مەحامەکانی تەڕەفی تر بڵێن چەند کەسی تر سکاڵای کردووە ئێمە دەڵێن 1700 کەس بنمونە بڵێ دەمانەیە بیان بینین مەلەفەکەیان ببینین ببیدەنێ بەڵام لێرە هەمی هەردوو تەڕەف ئیمزان کردووە کە ناوی هیچ کەسێک نەچتە دەرەوە و نهێنی بمێنێ ئیمزان کردووە من قەت باوەڕ ناکەم محامێک لە محامەکان بتوانێت ناوی کەسێک بیبەتە دەرەوە شتی وا ناکە و ژیانی خۆی ناخێتە خەتەردا لە ئەمریکا خۆی بچتە ناو سجن ئەوە بڵێ وڵا حەمید مەحموود سکاڵای کردووە لەسەر فازڵ میرانی بوو نمونە یعنی ئەوە قەت شتی وا ناکرێ با خەڵک دڵنیابێ و نەترسێ شتەکان لای ئێمە دەمێن و ئێمەش دەدەینە محامی بەڵام بە ئینگلیزی من تکایە ئینگلیزینا من ئەو ئیمکانەتەم نییە بکەمە ئینگلیزی فریاش ناکەوی چونکە زۆر شتمان بوو دێ زۆر شت یعنی ئەوە گەرانتیان دەدەینێ فەقەرێک لە سکاڵەکە ئێمەدا هەیە فەقەرێک هەر کەسێک سکاڵای کرد بێ ناوی هات بێ یان وەک شاهد ناوی هات بێ لە خلالی لە ڕۆژی تەقدیمکردنی ئەم مەلەفە بوو دادگا تا ماوە لە ژیان شتێکی بەسەر بێت ئەوانەی کە ئێمە سکاڵامان لەسەر تومار کردووە ئەوان بەرپرسیارن لە وەزع یعنی ئێستا بێن من بکوژن لە مەلەفەکەدا هەیە ئێستا بێن من بکوژن بێ ئەم لە ئەولا تۆمەتەکە و پارتی دەڕوە حسانەیەکی باش پەیدا کردیە بەڵێ ئەوە گرنگە یعنی ئێستا شتێکم لێ بێت ئەوان چونکە ڕێک لە قانون داوایە ئەوان هەوڵیان داوە ئەوەی کە سکاڵای تۆمارکردن یان کوشتیارە تاکۆ جەریمەکە بزر بێ هەر ئەتویان هەمووانەی تریش کاکمە هەمووی تا کوتایی بریارەکە کە بریار درا تا ئەو وەختە یعنی شتێکمان سەر بێ بەرامبەرەکەیەتی باشە کاکمە ئەمە هیچ پرسیاری کەم نمایە بەڕاستی ئەتوو ئەگەر ئیزافەیەک یان شتێک بگەێنێ خەڵکی کوردستان من یەک شت هەیە کاکی خۆم ئەمە ئەم بەرنامە دەمێنێ سەڵک زۆر دەبێت ئێمە هەدەفمان بزنس نەبووە بزنسمان بویستەوە پەرەمان بیستە بخۆمان دەچێت سڵحێکمان لەگەڵ مەسعود بازاڕی دەکرد و ئەوەی ویستمان وەردەگرت پێویست بەم شەڕە شیقە نییە ئێمە هەدەفێکمان هەیە هەدەفەکەش ئێمە ئەوەیە چەسپاندنی سیستمێکی حکومڕانی لە کوردستان باوەری بە مافی مرۆڤ هەبێ باوەری بە دیموکراسی هەبێ لادانی حکمی بنەماڵە سزادانی ئەو کەسانەی ئەمە 33 ساڵە بوونەتە سەبەب بەرپرس لە برسیکردنی خەڵک لە کوشتنی خەڵک لە تێڕۆکردنی ڕۆژنامەنووسان لە هەدەردانی ماڵی گشتی لە نەهێشتنی ئازادی شەخسی بە هەزارها پێشێلکاری مافی مرۆڤ نەبوونی خزمەت گوزاری ئێمە هەدەفمان ئەوەیە و ئەو مەحکەمەیە و ئەو سکاڵایە و ئەو دادگایە بۆ سزادانی ئەو کەسانەیە ئەوەی دەڵێ فڵانی تێدانە فڵانی تێداینە باکەرم کە بێتە لەگەڵ ئێمە بەڵگەمان بوو بێمێنێ بڵێ بابل جەلال تەلەبانی کوڕەکەی منی کوشتەوە ئەوە بەڵگەکانم ئەوە ناوی و من هاتمە لەگەڵتان حزب هەیە دووبارە دەڵێن ترس دەترسێ باسی ئەم مەحکەمەیەکە دەترسێ
دەترسێ ئەی حزبە ئۆپۆزیسیۆنەکەی زمان درێژەکە ئەی بۆ ئەی چۆن دەسەڵات دەگۆری ئەگەر بترسی تاوانبارێک مژرمێک بدە دادگا. وەڵا زۆر هەر کاکمەکە یانی هەتا زۆر لەو کەسایەتیانەی لە ناو سوسیال میدیا خۆیان پێ یان لە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە هەندێک خەریکی لیست دروستکردنن کە ئەوە باشتر هەموو خەریکی پەرلەمان بەس کەس ئامادەنی ڕێگای دادگاکان بگرێتن دادگاکان بگرێت بەس بۆ پەرلەمان و دەنگدان ببینی چەندین لیست هەوڵی دروستکردن و حزب دروستکردن ئەو شێوازە یان ئێمە دەمانەوێت بڵێ ئەو شێوازەشی زۆر خەباتێکی مەدەنی دوور لە توندی تیژیە و دەتوانی بەوە دەسەڵاتەکە دیکتاتۆرەکانی منتیقی دەترسێن بەڕاستی لە پەرلەمان ناترسن یعنی لەو شێوازەکە ئەوە سیگنالێک دەبێت بۆ هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کە دادگایە کاک مەکێمە زۆر سپاس دەکەین بە هیوان لە ئایندەیەکی نزیک ئەگەر پێویستی کرد دووبارە دێن لە ستودیۆ لەگەڵتدا بەشدار دەبین پرسیاریتکە دروست دەبێتن بێگومان گۆڕانکاریتکە دروست بوو دووبارە دەتێنینەوە ئەگەر پێویستی کرد و سوپاسی کاگرەزدەگراویش دەکەن کە لە ستودیۆ لەگەڵمانە سپاسی کاکولیەمیش دەکەن کە لە تەریش کاگولیەمیش و هەموو هاوڕێیان تر کە بەشدارن کە دەورێکی جوان و مێژووی دەبینن و دەیانەوێت بێچەوانەی هاوڕێیان ئەنگۆ بەس سەریەوە بکەن برادران ئەو ڕێگا مەدەنیانەی ئێمە مەجموعەیەکین لە ئەوروپا بە شێوازی خەباتی مەدەنی سۆسیال میدیا پەیوەندی نێودەوڵەتی دروست دەکەن ئیوانتیە تەسیق لەگە مافیا ئەرهاب داخستنی پەیج و ئەکاونتەکانمان کە ئەوەشمان لەبیر چوو بە شەک لە تەوەرەکان مەسەلەی ئەو ئەرهابە ئەلکترۆنیەیە کە تێیدا هەیە کە بەشێکە لە سەرکوت و یەکێک لە تاوانە نێودەوڵەتیەکان حساب دەکرێتن ئەوە شێوازیوانە وەڵام دانەوەیان نییە ڕێگای یاساییان هەندە نییە بەڵام شێوازی سەرکوتیان هەیە شێوازی ئێمەش چۆنە ئەو دوو بەراوردە بکەن زۆر سپاس کاکمەکی زۆر سپاس بۆ کاگولیەم و کاک ڕەنجەرگراویش کاتەی خۆش